فێرکردن بە خۆناغێکی سەخت و دژواردا گوزەری کرد، بەڵام ئەمە نەبووە ڕێگر لە بەردەم هەوڵەکانی خوێندکاران بۆ بەدەستهێنانی نمرەی بەرزتر و ئەو ئامانجەی دیارییان کردووە. لە سنووری گەرمیانی ژمارەیەک خوێندکار توانیان نمرەی بەرز لە سەر ئاستی هەرێم بەدەست بهێنن، هەر بۆیە هەڤاڵ لاهور شێخجەنگی لە ڕێگەی دەستگای ئارانەوە مەراسیمێکی ڕێزلێنانی بوو ئەو خوێندکارانە ڕێخست بە ئامانجی هاندانیان بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەرزتر. دەستگای ڕۆشنبیری ئاران لە سەرەتای دەستپێکردنی کارەکانی وە وەکو یەکێک لە دەستکەوتە مەزنەکانی ناحیە ڕزگاری کە لە سەردەستی بەڕێز لاهوری شێخجەنگیەوە هاتۆتەکایەوە لە بواری گەنجان و لاوان و خوێندکاران و مامۆسایانە چالاکیەکانی خۆی دەست پێ کردووە بۆ شایەکی گەورەی لە ناحیە ڕزگاری لە بواری ڕۆشنگەریە پڕ کردوێتەوە. ئەمڕۆ لە درێژەی ئەو زنجیرە چالاکیانەی کە لە ناو سنتەرە ڕۆژانە بەڕێوە ئەچێت خەڵاتی ڕێزلێنان بەشرایە 9 خوێندکار لە سەر ئاستی خوێندکارانی پۆلی 12 لە سەر ئاستی ژێ و زانستی و یەکەمی سەرئاستی کوردستان کە خوێندکاری پیشەیە. لەو ڕەوانگەیەوە حەزم کرد ئاماژە بۆ بکەم کە ئەمڕۆ لە کاتێکدا مەراسیمەوە بەڕێوە ئەچێت 7 خول لە ناو دەستگایە بەڕێوە ئەچێت خولەکانی بیرکاری ئینگلیزی کیمیا فیزیا و لەگەڵ 2 خولی زمانی گفتوگۆی ئینگلیزی بۆ فێربوونی سەرەتایی و ناوەندی کە بە هەمویان نزیکەی 200 خوێندکار بەشداری کردووە بە بەراورد بەو شوێن و دەستگا و ئەکادیمیانی تر کە لە دەرەوە هەیە لەبەرەوەی هەموو سەرجەم خزمەتگوزارەکانی ئێرە بێ بەرامبەرە. دەستگای ڕۆشنبیری ئاران هەستا بە سازدانی مەراسیمێ بۆ خڵاتکردنی قوتابیان و خوێندکارانی یەکەم و دووەم و سێمی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکەمان پەروەردەی گەرمیان بۆیە ئێمە سوپاسیان ئەکەین و سوپاسی هەموو ئەو لایەنانە ئەکەین کە لەم ڕۆژانە هەڵەسن بە سازدانی مەراسیم و خەڵاتکردنی خوێندکاران و قوتابی یەکەم و دووەم و سێمەکان و هەروەها سوپاسی هەموو ئەو کەس و لایەنانە ئەکەین کە خەڵاتی قوتابیەکان و خوێندکارەکانمان نەکەن. ئەمڕۆ بەشداریمان کرد لە خەڵاتی ڕێزلێنان بۆ خوێندکاری یەکەمەکان لە ئاستی گەرمیاندا. لێرەوە زۆر سپاسی دەستگای ڕۆشنبیری ئارانەکەین کە توانی لە ڕزگاریە خەڵاتی یەکەم و دووەم و سێم لەسەر ئاستی گەرمیان زانستی و وێژە و پیشەیەکان بەخشێ و سپاسی ئەو هەموو کەس و بەڕێزانەکەین کە وەکو هاندانێک بۆ خوێندکارە ئازیزەکانمان کە ئەکەن بۆی بێتە تەشجیعێک بۆەوەی کە لە هەموو مەرحەلەکانە نمری باش بەدەست بێن. وەک خوێندکاران و کەسوکارەکانیان دەڵێن ڕێخستنی ئەو مەراسیمانە و خەڵاتکردنیان لەلایەن بەڕێز لاهور شێخجەنگیەوە هاندەرێکی گەورە دەبێت بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەرزتر. من وەکو خوێندکار ئەحمەد ئازاد توانیم یەکەمی سەر ئاستی گەرمیان و سێمی سەر ئاستی هەرێم بەدەست بێنم لە بە کۆنمرەی 696 توانیم و پلێ بەدەست بێنم. زۆر سپاسی دەستگای ئارانەکەم کە ئەم مەراسیمەی ڕێخست و هاندانێک بۆ هەموو خوێندکاران داوە لایەنەکانی تریشەکەم بەم شێوە بەردەوام بن لە کردنەوەی ئەم هاندانە چووکە هانی خوێندکاراندا بۆی زیاتر هەڵدنەوە. زۆر سپاسی شێخ لاور جەنگیەکەم کە هاوکارمان بووە. من یەکەمی وێژەیم لە ئاستی گەرمیان سپاسی بەڕێز لاهوری شێخجەنگی دەستگای ئاران دەکەم بۆ ئامادەکردنی ئەم مەراسیمە. هیوادارم خوێندکاران لە ساڵی داهاتوە نمرەی بەرزتر و سەرکەوتووتر بەدەست بێنن. خۆم بە خۆشحاڵە زانم ئەمڕۆ لێرەم لە دەستگای ڕۆشنبیری ئاران بۆ بەڕێوەچوونی مەراسیمی پێشکەشکردنی خەڵات بە خوێندکار یەکەمەکان. پیرۆزبایی لە خوێندکارانی تریشەکەم کە لێرە ئامادەن و بە هیوای ئێمەش لە داهاتوە خزمەت بە وڵات و گەلی خۆمان بکەین. من وەکو دایکی خوێندکار زۆر خۆمە خۆشحاڵە زانم لە مەراسیمە بەشداریم کرد و زۆر سپاسی مامۆستاکانی یەکەم یەک بە یەک. زۆر خۆشحاڵم، زۆر پیرۆزبایی لە هاوڕێکانی یەکەم. هیوادارم هەموو قوتابێک هەوڵ و کۆششی بە فیڕۆ نەڕوات. زۆر سپاسی کاک لاهور شێخجەنگیش ئەەکەم بۆ ئەو دیارە بە نرخەی کە پێمانی بەخشی. لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی گەرمیان 82,000 خوێندکار هەیە. لەو ڕێژەیەش 7,000 خوێندکار بەشداری تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی پۆلی 12یەمیان کردووە. لە سەر ئاستی هەرێمیش توانراوە نمرەی بەرز بەدەست بهێنن. عومەر عەلی، گەلی کوردستان، گەرمیان.